لە قەزای پێنجوێن ماوەی چەند ڕۆژێکە بە بەردەوامی زەمینلەرزە ڕوو دەدات. بەمەش ترس و دڵەڕاوکەی خسوەتە نێو هاوڵاتیانی قەزاکە و بەهۆی بەهێزی زەمینلەرزەکانەوە زەرەر و زیان بەر چەند ماڵێک و دووکان و چەند بینایەکی حکومی کەوتووە. ئەو ئێوارەی کە ئەو بوومە لەرزە بوو نەم شارە هەموو ئەم شارە هاتە دەروێ ماڵەکانیان بە حسابی تەلەڤیزیۆن و ژنەکان بێچەقی بوومە لەرزەکە پێنجوێن بوو خەڵگەتا ئەو شەوە هەتا بەیانی زوربەی لە دەرەوە بوو بوومە لەرزەکە چەند جارێک ڕوویە بەڵام بە دەقیقەی نازانم من چەنە بوو. حوتی ئێوارە لاس حوتی ئێوارەیە بۆ زەمین لەرزەیە زەرۆزیانی بووە بەڵێ زەرۆزیانێکی بووە لە پێنجێنا بەڵام ئەو شێوەی نییە بڵێن زەرۆزیانی گەورەی بووە خۆی چەقی بوومە لەرزەکەیش لەبەری هەڵاڵەوە بووە بە قسەی خەڵک کاڵەن بووە ئەم شەوی سێ کەڕەت هەبووە خەڵک زۆر دەترسێ لێرە خەڵک مەترسی هەیە شەوانە خەڵک نایرە بخەیە لە ژوورۆ هەر مەترسیان هەیە. تەنها لە ماوەی چەند کاتژمێرێکی کەمدا نزیکەی 7 زەمینلەرزەی بەهێز شارۆچکەی پێنجوێنی هەژاندووە و لە ماوەی 4 ڕۆژدا زیاتر لە 20 جار باگوڕ و پلەی جیاواز زەمینلەرزە شارۆچکەی گرتووەتەوە. دانیشتوانی سنوورەکان لە پێنجوون لە هەڵەبجە لە دەربەنی خان یەکەم هەچیەک خانوو یا باڵەخانە یا هەچیە دروست دەکەن هەوڵ بن بە کەرەسەی باش دروستیکەن تونگ و تۆڵ بێ بۆ ئەوەی بەرگەی چووکم ئەوان ئەگەری ڕوودانی بوومەلەرزە لە ناوچەکان زیاترە. دووەم لە کاتی ڕوودانی بوومەلەرزەشە خۆیان نەشڵەژێنن لەسەر خۆ بن. ڕۆژی 6 نیسان زەمینلەرزەیەک بەشێک لە شارەکانی ڕۆژهەڵات و باشووری کوردستانی گرتەوە و باپی سنتەری زەمینلەرزەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەقی زەمینلەرزەکە لە نێوان پێنجوێن و شاری بانەدا بووە و گوڕەکەی 5.2 پلەی ڕێختەر بوو. لەو بەروەڕش بە دواوە زنجیرێک زەمینلەرزەی دیکە لە کاتی جیاواز و بە پلەی جۆراوجۆر ناوچەکەی گرتووەتەوە. سوێ محەممەد کەناڵی پەیام قەزای پێنجوێن.